پزیشکان بەردەوام تاکید لەسەر پاراستنی تەندروستی هاوڵاتیان دەکەنەوە بۆ ئەوەش جێبەجێکردنی ڕێنمایی و ڕاستپاردەکانیان کە پشتبەستووە بە زانستە سەردەمەکانی خۆپارێزی لەم دۆخەدا کە کۆرۆنا لە بەردەرکی ماڵی هەموو کەسێکە بە تاکە چارەسەر دەزانن لە پاراستنی تەندروستیان. ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە گوێ لە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بکەن، قەرەباڵغی کەم بکەنەوە. ئەوەی ئەو ڕێنمایانەش کە کراوە بێگومان لەبەر پاراستنی هاوڵاتیان بووە. حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی بڕیاری دراوە کە زۆربەی هەندێک داوامی فەرمانگەکانیش کە بەڕێوەبەرایەتیەکان سەرپشی کابەوەی داوامی کارمەندان کەم بکەنەوە. بەڵام ئەمە نابێت بێتەوەی ئەوەی کە تۆ لە ماڵەوە شوبی بۆی بڕۆیتە دەرەوە بۆ سەیرانگاکان و قەرەباڵغی دروست بکەیت. من ڕێنمایی ئەوە شەکە مەساگەر ئەندامانی خێزانێک زۆر بن تەنانەت کۆبوونەوەی ئەندامانی خێزانیش لەوە مەترسی هەبێ لەبەرەوە باشترە ئەم ماوەیە ئەم ماوەی مانگە یەک مانگ هەتاوەکو ئەڵێن لە پلەی گەرمی هەرچەنە زۆر ئەوە لە سایاسە نییە کە ڤایرۆسەکە لە گەرمایە لەوە چێ لە ناو بچێ لەبەرەوە دوورکەوتنەوە بە دەرەجەی یەک لە شوێنی قەڵەباڵغ زۆر زۆرۆرە. پاشان بەکارهێنانی مادە پاکشکەرەوەکان ئەگەر جاران یەک جار ماڵەکە و خاوێن کردوەوە ئێستا بیکە بە 3 جار و بە 4 جار بۆ ئەوەی بتوانین ڕێگر بین لە گواستنەوەی ئەو ڤایرۆسە. لە دوای گەرمبوونی باسی ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستاندا حکوومەت و دامەزراوەکان چەندین هەنگاویان نا بە ئامانجی کەمکردنەوەی قەرەباڵغی، بەڵام وا دیارە هێشتا قەرەباڵغی و کۆبوونەوەی جەماوەری لە بۆنە و خۆشیەکاندا هەر بەردەوامە. پزیشکانیش ئەم دیاردەیە بە مەترسیدار دەزانن لەسەر تەندروستیان. بەداخەوە ئەوەی کە ئەیبینین ئێمە زۆرێک لە خەڵک کە دەوامی هەندێک خوێندنگاکان کراوەتە پشوو بۆی مناڵان نەڕۆنە شوێنە قەرەباڵغەکان، بەڵام سەیرەکەین خەڵک لە کاتی سەیران و لە کاتی نەورۆز وان نزیک بۆتەوە ڕووەکانە سەیرانگاکان لە شێوەی قەرەباڵغ بەڕاستی ئەمەش زۆر خراپە. وەک خۆتان نەزان ئێمە ئەتوانین بڵێ لە سەرەتای بڵاوبوونەوەکەی نەخۆشیەکەین. ئەو ڕێنمایی کە زۆر گرنگە هاوڵاتیان ڕەچاویکەن دوورکەوتنەوە لە شوێنی قەڵەباڵغی بە دەرەجەی یەک. ئەم پشووی کە دراوە لە ئێستاە بۆ خوێندکاران و ئەوانەی کە لە قوتابخانەکانن ئەمە ئەوە ناکات کە من مناڵەکەم برم بۆ مۆڵ بیبم بۆ بازار بیبم شتی بۆ بکڕم تا ئەتوانی لە ماڵەکەی خۆت بە دوور بە لە قەڵەباڵغی. بەپێی بەدواداچوون و چارەسەریە تەندروستیەکان کە لە وڵاتی سین بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا گیراونەتە بەر هۆکارێک بۆ ئەوەی ئەو نەخۆشیە زیاتر تەشەنە نەکات و بەرەو کەمبوونەوە بچێت. بۆ هەرێمی کوردستانیش ئەو ڕێگایە بە پێویست دەزانرێت و هاوڵاتیانیش گرینگە جێبەجێ بکەن. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.